ماچەکەم بەڕێزان ئێمە زۆر جار باسی سێشت ئەەکەین کە زۆر جار هاوڕێیان پرسیارەکەن یاخود نامە ئەنێرن یاخود ئەڵێن ئێمە زۆر بەباشی لەوە تێناگەین. ئەویش چییە کە ئێمە باسی خۆراک پلەی گەرما لەگەڵ ڕووناچی ئەەکەین بۆ هەموو قۆناغەکانی ژیانی باڵندەکە پیایە ئەڕوات. بەڕێزان چ قۆناغی ئامادەکاری بێت، چ قۆناغی جووتکردن بێت، چ قۆناغی تولەک بێت، چ قۆناغی پشوو بێ، ئەم سێشتە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر ئەو باڵندەیە کە بە شێوەیەکی قۆناغ عین تەدریجی بچێتە ئەو قۆناغەوە کە ئێمە ئەمانەوێت یاخود کە باڵندەکە ئەبێ پیایە بڕوات. مەبەست لە چیە لێرەیە کە ئەڵین خۆراک و پلەی گەرما و ڕووناچی لە هەموو شتێک سڵاو لە کاکە باڵایجان لە هەموو قۆناغەکانە ئەم سێ خاڵە کاریگەری ڕاستەوخۆی هەیە و کوتمان بە شێوەیە کە ئەم باڵندەی بچێتە ئەو قۆناغەوە کە خۆمان ئەمانەوێت. بۆ نمونە ئێمە لە قۆناغی چیەوە دەست پێەکەین، لە قۆناغی سڵاو لە تۆش کاک من چای هەموو تاماچەکەم بەڕێزان گرنگە وێسە بابەتەکە باسکەین کە زۆر گرنگە ئەوەی کە ئێمە بەلامانەوە گرنگە لەما چکە ئەمە زۆر خاڵێکە کە بەڕاستی بەخێوکەر ئەگەر بێت و پەیڕەوی بکات لە 90 بۆ 95 سەرکەوتووە بێت لەو قۆناغی باڵندەکەی تێکە. کاتێکە ئەڵین قۆناغی با لە توولەکەەوە دەست پێ بکەین. سڵاو لە مامۆسای گیان کاکە ڕێبین گیان چاوە ماجەکەم کاگە ئەحمەد. ئێمە ئەوەی کە گرنگە ئیشەڵا وەڵامی پرسیارەکان ئەینەوە یەکە بە یەکە. ئەوەی کە ئێمە بۆی لە بابەتەکە لانەین زۆر گرنگە ئێمە ئەو سێ خشتە بزانین. بۆ نمونە لەو کوتمان قۆناغی توولەک لە چ کاتێکە باڵندە ئەچێتە قۆناغی توولەکەوە، یعنی چ کاتێکا مێشکی ئیعازە تەمەنە هەمووی لە ڕێگەی مێشکەوە ئیعاز بۆ باڵندەیە ئایتر هەر جۆرێک بێ جیاوازی نییە. مێشک ئیعازەیە بەم باڵندەیە ئەڵێ تۆ ئەچیتە قۆناغی توولەکەوە. ئەمەش بە چییە بێت؟ یەکەم کاتێک ڕووناچی لە ڕۆژە زۆرترین کاتژمێری ئەبێت، یعنی درێژترین کاتژمێر ئەبێت، یعنی باڵندە لە درێژترین کاتژمێر یاخود کات لە ڕووناچیە ئەژی، ینی دنیا ڕووناکە کە ئەمیش هاوینە یاخود سەرەتای هاوینە یاخود ناوڕە بڵین لە سەرەتای ماڵی 6 و 7ەوەیە ئیتر ڕۆژ درێژە بێت لەو کاتە. ئەو کاتە باڵندە یەکەم تەمەەن هەرسێکی بەیەکەوە ئیشەکا بەڕێزان کە لە هیچ چانا خەلەل ئەبێتە هۆکاری دروستبوونی خەلەل. ڕووناچی کە زۆر درێژە بێت، ینی کاتژمێری ڕووناچی لە ڕۆژ لە 20 کاتژمێرەکە زائیدەن خۆراک کە خۆراکێک پرۆتینی زۆر بێت، با بڵین ڤیتامیناتەکانی زۆر بێت، کانزاکانی زۆر بێت کە با بڵین کە باسی خۆراکەکەین لە هاوینە ئێمە سەیرەکەین باڵندە هەموو خۆراکێکی پێویستی گەیشتووە پێگەیوە بە تایبەتی بەری خۆراکەکان پێگەیشتووە پلەی گەرما بەرز ئەبێتەوە، ڕووناچی زیا ئەبێت، زایدەن خۆراکیش ئەو خۆراکانە پێئگات کە با بڵین گەیون. لەم قۆناغە بەم سێشتە بەیەکەوە باڵندەکە مێشکی ئازیاتێک کە تۆ ئەبێ بچیتە قۆناغی توولەکەوە چکە پلەی گەرما زۆر بەرزە بێت بە ڕۆژ بە شەویش دائەبەزێ. هەمومان ئەوازانین ئەم گۆڕانکاریە بەم باڵندەیە ئەڵێت تۆ چتە قۆناغی توولەکەوە. دوای ئەوە قۆناغی پشوو چۆن دەست پێەکات؟ قۆناغی پشوو لە پاییزا دەست پێەکات. باڵندە لە پاییزا ڕووناچی وردە کەمە بێتەوە، بەڕانی لە 24 سەعاتەکە ڕووناچی سەعاتەکانی کەمە بێتەوە، خۆراک کەمتر ئەبێت، زایدەن پلەی گەرماشدا ئەبەزێت کە ئەم سیانە بووە ئەوەی کە بگاتە بە شێوەیەک لە خوار پلەی 16 و 14ەوە باڵندە مێشکی ئیعازی ئەیاتی ئەڵێت تۆ ئەبێ بچتە قۆناغی پشووەوە. ئیتر مەسەڵەن تۆ چتە بەرەو سەرما ئەڕۆی، بەرەو زستان ئەڕۆی، باڵندە توولەکی ئەوەستێنێ، یعنی کەواتە کاتێکی چگێ بێ ماڵێ ئەڵێ من باڵندەکەم توولەکە یا توولەکی تەواو نەبووە
زستانە هێشتا توولەکی تەواو نەبووە کەواتە تۆ خەلەلێکەیە لە یەکێ لە یا ڕووناکیە یاخود خۆراکە یاخود پلەی گەرمایە ئەبێ پلەی گەرمات دابەزێت زائیدەن خۆراکی با بڵین ئەوانەی کە پرۆتین و کانزا و با بڵین ترش و تفتەکانی زۆر زۆرتیایە ئەیوەستێنین کەمی ئەەکەینەوە لەگەڵ پلەی گەرماشە بێ دابەزێت ئەم سێشتە بەیەکەوە بکە باڵندە ئۆتۆماتیکی خۆیەچێتە قۆناغی توولەکەوە با بڵین پشووەوە ئێمە سەیری با لێرە ئەمە کە زۆر زۆر گرنگە زۆر بەوازیحی هەستی پێەکەین کە خۆشمان لە چەند ڕۆژی پێشووترا لە 22 مانگەوە بە پراکتیک کردومە بۆتان کاتێکە باڵندە بۆ نمونە بە ڕووناکیەکی سروشتی بە پلەیەکی گەرمای سروشتی بە خۆراکێکی سروشتی کە مەبەست تەوان خۆراک کاریگەری تەواوەتی هەیە ئەویژە بێ خۆراکێکی بیتێ ماوەدی کیمیاییتیانە بێ ماوەدی حافیزەیتیانە بێ کۆن نەبێت با بڵێن تەندروست بێت ئەمە با بڵێن ئێمە بەگشتی باسیەکەین کاڵین خۆراک باڵندەکە لە کاتی پشووە تۆ بەس تێکەڵەکەی خۆی ئەیتێوە بەردەوام ئەتوانی هەفتەی 2 جاریش مڵتیڤیتامینی بیتێ سریلاکیش ئەتوانی سریلاکێکی بیتێ کە ڕێژەی پرۆتینی زۆر نەبێت یاخود ڤیتامینات و با بڵێن ئەوەی زۆر نەبێت کە محەفزی بکاوای لێ بکات با بڵێن کۆندامی زاوزەی بجوڵێنێت کاتێک کە تۆ ئەم سێشتە و کرد لە قۆناغی پشووە ئیتر چەند درێژ بخایەنێ کە لە 3 مانگ کەمتر نییە بەڵام گرنگ ئەوەیە ئێمە خسومانتە قۆناغی پشووە باڵندەکە لە کاتژمێر 4 و 5 ئێوارەوە ئەنوێ پلەی گەرما بە ڕۆژ نزمە بە شەو نزمتر ئەبێتەوە سار دەبێت جسمیشی خۆی وا ئەم تەیرە وا ڕایەت پلەی گەرمای لەشی جێگیر ئەبێ کە ئەنوێت زایدەن خۆراک ئەم سێشتەی هەیە کاتێک کە ئەمانەیە ئەم باڵندەیە لە قۆناغی پشووە بخێنە قۆناغی جوودبوونەوە قۆناغێکەیە لە بینی ئەم دوانە پێ ئەوترێ قۆناغی ئامادەکاری کە بەخێوکەر ئەم قۆناغە ئەکات بەخێوکەر ئەم قۆناغە ئەکات لە سروش تا خۆی ئەم قۆناغە نییە بەڵام بەخێوکەر دروستی ئەکات چکە هەچ بەخێوکەرە و بە پێی پێداویستی خۆی بۆ نمونە هەنێ باڵندە هەیە بۆ نمونە دەن و قەوسەکان وا پێویستەکە تۆ زووتر جوودیکەی چکە توولەکیان زیاتری ئەوێت هەتا توولە تەواو ئەبێنی توولەکیان زیاتری ئەوێت کاتی زیاتری ئەوێت لەبەرەوە بۆ نمونە بەخێوکەری ئەوەی دەن و قەوسە لە مانگی 12 باڵندە جوند دەکات لە مانگی 12 هەم دنیا ساردە هەم پلەی گەرما نزمە لە ماڵا با بڵین ئەگەر لە ماڵا بێت لەبەرەوە بێت لەو کاتا بۆ ماوەیەک بۆ ماوەی مانگێکە 2 مانگە بەخێوکەر بتوانێت پلەی گەرما بگەێنێتە 16 بە شێوەیەکی تەدریجی زایدەن ڕووناچی خۆمانەزانین زستان ڕۆژ کورتە ئەبێ بە تەدریجی لە ماوەی 2 هەفتە بۆ 3 هەفتە ڕووناکیش زیاد بکەین ڕۆژی 5 دقەیە 10 دقەیە بە تەدریجی زائیدەن خۆراکێکی محەفزیان بینێنی محەفز بێ بۆ نێرەکان و محەفز بێ بۆ مێکان کە مێکان پێویستیان بە دیسری هەیە با بڵین کالیسیۆم دیسری هەیە کالیسیۆم و بۆ مەسەلەی هێلکەکردن و ئەوە نێرەکانیش پێویستی بە ڤیتامین دی هەیە بۆ ئەوەی محەفزی بکە یعنی هانی بدەیت کاتێک کە ئێمە لە قۆناغی ئامادەکاریە ینی لە قۆناغی پشووە ئەچینە قۆناغی ئامادەکاریەوە بە شێوەیەکی تەدریجی ڕووناچی زیاکەین یعنی بۆ نمونە لە 8 سەعاتەوە ئەیبین بۆ 8 و 10 دقە ڕۆژی دوایەوە 8 و 20 دقە ڕۆژی دوایەوە بە ڕۆژیش لە باتیوێت بۆ نمونە لە سەعات 6 بەیانی بە پێی وڵاتەکە دنیا ڕووناک بێتەوە بۆ یەکەین بە 5 و 50 دقە یا 5 و 55 دقە ئەوەش ئەتوانین بکەین یعنی هیچ جیاوە ئەبێ هەردووکی بەیەکەوە ئیشی تیا بکەین بەیانی و شەو کە بڵین هەم بۆ تاریک بوون هەم بۆ ڕووناک بوونەوە بەم دوانە هەوڵین پلەی بڵین ڕووناچی لە ماوەی ئەو 2-3 هەفتەیە بیگەێنینە چەند بیگەێنینە 10 سەعات لە ڕۆژێکا کە ڕووناچی بێ بەلایەنی کەمەوە ئەمە ڕووناچی ئەنجا پلەی گەرما لە ناقسایە لە یەکایە لە 4 لە 5 لە 10 وردە بەرزیەکەینەوە تا 16 پلە و حەبە پلە کە پلەی گەرمامان بەرز کردەوە و ڕووناچیمان بەرز کردەوە خۆراکی کشمان نابێ محەفز بێ مێشکی باڵندەکە تەوانە بێ بە شێوەیەکی تەدریجی بێ بەڕێزان ئەمە زۆر گرنگە یعنی نەک یەکسەری بە شێوەی تەدریجی ڕۆژانە وردە زیایی ئەەکەین مێشکی باڵندەکە ئیعازی ئاياتێت ینی با بڵین ئەمری پێ ئەکات یاخوی ئیعازیاتێ ئەڵێت تۆ ئەچیتە قۆناغی جوودبوونەوە بەمەرجە باڵندەکە تەمەنی بۆ نمونە ئەبێ گەشت بێدە تەمەنێکی باڵق بوونیش ئەی ئەمە ناڵین تەیرێک 4 مانگ بیا 5 مانگ بێت ئەمەی لەگەڵا بکەین حازر ئەبێت نە ئەبێت تەیرەکە گەشت بێدە تەمەنێکی خۆی سەیرەکەی لە ماوەی 2 هەفتە بۆ 3 هەفتە چنێر چمێ هەردووچان ئامادە ئەبن بۆ جوودبوون
کە ئامادە بوون ئەو کاتە ئاخیتە قۆناغی جوودبوونەوە لە قۆناغی جوودبوونیشە هەموو ئەزانین پلەی گەرما نابێت لە 16 کەمتر بێ لە 20 و 21 زیاتر نەبێت یعنی ئەمە باشترین پلەی گەرمایە زائیدەن ڕووناچی نابێت لە 10 سەعات 11 سەعات 10 سەعات کەمتر بێت ڕۆژانەش زیایی ئەەکەیت تا 14 سەعات کە بێچووی هەبێت ئەبێت 14 سەعات ڕووناچی لەسەر بێ بەلایانی کەمەوە بەلایانی کەمیشەوە لەو سەریشەوە بێت تەیرەکە 7 سەعات ڕۆژی بەلایانی کەمەوە بنوێت بۆچی چکە بێچووی هەیە و خواردنەیە و هیلاکە بێت ئەمەیە کە ئێمە باسی خۆراک و پلەی گەرما و ڕووناچی ئەەکەین ئەم سێ هۆکارە بەیەکەوە ئیش ئەکات لەسەر باڵندەکە بۆی بچێتە حەج قۆناغێکەوە کاتێک بەڕێزێک یێت بە ئێ ماڵێ ئەڵێ نێرەکەم مێکەم حازرە بەس مێکەم حازرە نێرەکەم حازر نەبووە یا نێرەکەم حازر بۆ مێکەم حازر نەبووە یا باڵندەکە مەچێتە قۆناغی بڵێن لە مانگی دووسایە لە کاتی جوودکردنایە ئەڵێت توولەکی کردووە یاخود ئەمانە هەمووی یەکێک لەم سێ هۆکاری خۆراک و ڕووناچی و پلەی گەرما کێشەیەکە ینی هەڵەیەک هەیە بۆیە ئەم باڵندەیە بە شێوەیەکی با بڵێن تەدریجی ناچێتە ئەو قۆناغەوە کە پێی ئەڵەن قۆناغی جوودکردن یعنی ئێمە باسی ئامادەکاری ئەەکەین یاخود ئەو قۆناغی کە ئێمە ئەمانەوێت ئەگەر وکوتیشمان تۆ باڵندەیەک توولەکە بتەوێت توولەکی بوەستێنی وکووتمان باسی شیەکەینەوە تێ توولەکی بوەستێنی چیەکەیت وردە وردە پلەی گەرما دابەزێنی بە شێوەیەکی تەدریجی زائیدەن ڕووناچی وردە وردە کەمەکەیتەوە زائیدەن خۆراکی ئەوەی کە با بڵێ محەفز بێت بۆ نێرەومێ وردە وردە کەمیەکەینەوە تەنها دانەکەی ئەیتێ هەفتەی 2 جاری ژەتوانی مڵتی ڤیتامینی بیتێ هەرچ بە ڕێزێک هەرچ پرسیاری شێ بێ من لە خزمەتام هەر چەنەمە یەکەم لایڤ مایکەم لە یوتوبە عەفوو نازانم چۆن سەیری با بڵێن ئەو بەڕێزانە بکەین کە پرسیاریان کردووە هیوادارم بتوانین بیدۆزینەوە چۆن سەیری پرسیارەکان کەین ئەم بینی پرسیار ئەکرا بەڵام چۆن سەیری بکەم نازانم باسیریکەین سلااو کاکسوان ڤیتامین ئی بدرێت بەمێ ئاساییە بەڵێ ڤیتامین ئی بشدێ ئەوەی سە بینیم مێڵدن ئینترنن نوت سەفێرفی و با بلۆکێرن نوت سەفێدیزە کەناڵ ئاوس بلندن مۆدیراتۆر هینسوفیگن ڤیتامین ئیش ئەیرێ بەمێ چکە ڤیتامین ئی خۆکە ئێماڵێن ڤیتامین ئی ڤیتامین ئی هەر خۆی بەتەنیان نییە ڤیتامین ئی کۆمەڵێ ڤیتامیناتی کەشی لەگەڵایە و زەبەخشە کاکسوان کۆکتێل مێ چۆنە کاکسوان کۆکتێل مێ چۆنە تێناگەم کاک باوەڕ تێناگەم مەبەستێ لە چییە ببورن نازانم چۆن سەیری پرسیارەکان بکەم تۆپ چات نیگە ناڕیشتن نیشتن سایت لایف چات ئەلە میتایلێدن ئەم سایکن ئەلە چاتن ناڕیشتن ئاوس بلندن نەخێر کاک سۆران کۆتێل ناتوانین ئەمە بزانین چۆن تێگەیشتم سلااو لە کاک باڵاک نەکە سلااو لێ بە کاکسوان سلااو لە ئێوەش سلااو لە مامۆستا چ خواردنێ بۆ غەندور باشە کورد هەموو خواردنێک بۆ غەندور باشە بە تایبەتی تێکەڵەکەی خۆی لەگەڵ خواردنی تەواو کرد ئەگە پرسیارەکان لەسەرەوە بێ کە باسمان کرد من مەمنونە بم بووی بتوانم وەڵام بمەوە کاک هەوا ببورن کاک هەوا پرسیاری کردووە سلااو کاک سۆران سلااو لە بەڕێزت چ باشە بۆ جوانکردنی ڕەنگی کەناری خەنەیی بابەتمان هەیە لەسەرەوە باسمان کردووە کاکە هاواجان ئیشەڵا هەوڵێم دای بەزێن مەگە دام لە بەزێنێ و لینکەکەشی بۆ دانێم هەر لێرە کاک سەروەت قەهار سلااو لە تۆش کاکە سەروەت جان کاک هەمە حاکیم سلااو بەخێوکردنی تێر و سلااو لە بەڕێزشت چوار دانە بەیەکەوە ئەبێت بەڵێ ئەگەر قەفەزەکان دڵی گیان سلااو لە بەڕێزی شت بەڵێ ئەبێت ئەگەر قەفەزەکان گەورە بێت کاک شاڵاو سلااو لە تۆش ڤیتامین ئی بدرێت بەڵێ ئەتوانرێ
کۆکتێلی کۆکتێل چۆنە مێەکەی کاک باوەڕ ئەبێ هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ نێرا بە چاوەگە سەیری بکەی شتیوانە کاک سەروەت کاک سۆران کۆباڵتەمەیەکەی نیشانم دای ئیلتیابەکەم بۆ دەرکرد باشی دەڕوات مەرحەلەی دوای ئەوە چییە؟ مەرحەلەی ئەوەیە کاکە سەروەتجان ئاگاو لی بێت ئەگەر قەترە هەبیایی نەبێ تێکی زۆر شتێکی باشە. خاڵە سۆرانکەناریە بەچکە قۆناغی تولەک خاڵە سۆرانکەناری بەچکە قۆناغی تولەک هەفتەی چەند جار مۆڵتیڤیتامینی بدرێتێ پێ باشە. کەوتوتە سەر ئەوەی کە چ جۆرە مۆڵتیڤیتامینێکی ئەیتێ ئەو مۆڵتیڤیتامینەی ئێمە باسیەکەی نەتوانین هەموو ڕۆژە بیانیتێ هیچ کێشەیەکی نییە هەفتەی 5 جار بیانیتێ هیچ کێشەیەکی نییە. لە جان تێرەحوب لای ئێوە بە چەنە لای ئێمە 20 تێرەحوب لای ئێوە بە چەنە لای ئێمە 20 تێرەحوب لای ئێمە بە چەندە مەبەستی لە چیە تێرەحوب هەیە لە 5,000ەوە دانەی هەیە تاوەکو $200-300 بە پێی جۆرەکەی و بە پێی ئەو جۆرەی کە مەبەستەکە بیکڕی. 6 غەندور پێکەوە باشە بۆ جوود بوون. غەندور تۆزێک کێشەیە کا کوردیش گامەر غەندور تۆزێک کێشەیە ئەگەر لە شوێنێکی گەورەشا داینێ ئەبێ ئەهین لە شوێنێکی شاگەبەیەکەوە داینێ بێ شوێنیان زۆر گەورە بێ بۆ هیچ کێشەن نەبێ. کاک شاڵاو کەمال بەڕای جەنابەت بەڕای جەنابی ئێستا باشترین کاتە بۆ جوودبوونیکە بەڵێ ئێستا باشترین کات ئێستا ینی لە ئێستا باشتر کاتی جوودبوونە ئێستا کاکە شاڵاو باوەڕگەکێک ترساوە لێم چۆن پێت بووم چۆن بۆلم تێناگەیشتم کاک باوەڕجان ببوورە ئەوەی ئێوە ئێمێ بێگومان ئەگەر ئەوە بێ ئەتوانی بەبێ هیچ کێشەیەک لە قۆناغی تولەکە لە ڕێگەی سریلاکەوە بیکەیتە تێکەڵێکیتە ناو سریلاکەوە بە درێژایی قۆناغی تولەک بیتی هیچ کێشەیەکی نییە. ئەرەگەر لە ڕێگەی ئاویشەوە بیتێ ئەگەر ڤیتازی مەشلەکە بێت ئەتوانی هەفتەی 3 ڕۆژ بیتێ ئەگەر ئەوی کەشیان بێش تۆزەکە بێت توای هەفتەی 5 ڕۆژ ببێ شتێک کێشەیەک بیتێ. کاکوجی لە چەند مانگی غەندور جوود کەم لە 9 بۆ 10 مانگ بەرەوسەرەوە باشترین ساڵێکیش بێ باشترە بۆ جوودکردن کە بۆ ئەوەی سوودی لێ ببینی. بەڕێزان هەج لە ڕوونکردنەوەی بڵێن ئەو خۆراک و پلەی گەرما و ڕووناچی هەج بەڕێزی هەج پرسیاری شێبێ من لە خزمەتام کاک بەرهەم کاک سۆران بەچکە تێرەحوب لە کولانە دەرچووە زۆر کزە کاک بەرەم ساڵە ئەگەر بزانە دایک و باوکەکەی خواردنیە نیە ئەوە زۆر گرنگە بیگرە سەیری کە بزانە زۆر زەعیب نەبووە ئەگەر دایک و باوکەکەی خواردنی بنێ کزبوونی گرنگەوەی بیگری بێت چۆکە سەیریکەی بیگری بەدەستەوە بزانی سووکە یا قورسە یا توم و تۆڵە چکە بێچوو خۆیت کە لە کولانێتە دەرەوە زیاتر لە شوێنێکە خۆی گرمۆڵاکە ئەوە دانیشێ چاوەڕێەوەی دایک و باوکەی خواردنی باتێ. کاکسەرۆ کاک سۆران فایۆ و کۆباڵتی ڕەش و سوور چ جۆرە ڕەنگێکیان پێ بدەم؟ فایۆ و کۆباڵتی ڕەش و سوور هەمووی هەر یەک ڕەنگی ئەیرێتی ئەویش ڕەنگەیە کە با هەرکەیرێ بە کەناری ڕەنگی جیاوازیی نییە بەڵام ئەگەر مۆزاییک بێت پێدانەکەی باسمان کردووە جیاوازەجی ناوەکو کێتر هەمووی هەر یەک جۆری ئەیرێتێ. کاک باوەڕ ترساوە لێم چۆن بۆلام ترساوە لێم ئێمە بەست غەندور بیا کۆکتێل بووتە ترساوە لێم ئەبێ وردە وردە لەگەڵ یا خەریک بی ڕۆژانە بچیتە لایە وردە وردە بەدەست برسی بکە هەوڵیەوە بە بەدەست خواردنی بیتێ تا ترسی بە تەواتی لێ دەشکێ چکە کاتی ئەوێ کە تەیرێک ترسا هەت شتێک کە با بڵین کە ترسا هەت جۆرە تەیرێ بێتەنانەت گیانلەبەری کەش وایە بڵین سەگ و پشیلە ژەر وایە کە ئەترسێ کاتی ئەوێ تا بە تەواوەتی یەتەوە ئەو تایمەی کە ترسەکەی پشتێ ئەویش بە تەحمل و بە سەبر ئەبێ لەگەڵ یا وردە وردە هەوڵ بێ بەدەست خواردنی بریتێ بووی ئەو ترسەی نەمێنێت. هەج بەڕێزێک هەج پرسیاری شێبێ من لە خزمەتام سەبرەمە یەکەم لایڤمە ئەیکەمەوە بە کاکە حەمە سلااو کاک سۆران سلااو لە بەڕێزیشی کۆکتێل چۆن فێری قسەی کەم زۆر سوپاس. کاکە حەمەجان ئەگە بتەیە کۆکتێلی فێری قسە بکەی ئەبێ زۆر
بە شوێنەی قسەی لەگەڵا بکەی هەر کەلیمەش فێریکەی بۆ نمونە چۆنی یا ناوی خۆی بەوازحی پێی بڵێ وا بێت کە لێو تێبگا و کێشەی نەبێ وا بێت کە با بڵین جۆ لێ بگرێت ئەشتوانی ئەگەر مناڵ بێت باشتر چکە مناڵ وازحترە یڵێت یاخود بۆی تەجیدکەی لی بیتەوە ئەبێ کەلیمە فێریکەی وا بێت کە بەدەست خۆتەوە بێ قسەی لەگەڵا بکەی چۆنی کووکە تا بە تەواتی فێری قسە بێ. کۆکتێل کاک سۆران دەتوانن دانەیەکیان زۆر باشە ئەوی زنی سووکە ئەگەر وەزنی سووک بێ کاک بەرهەم بەدەست سریلاکی بیتێ چکە گەروانە بێت ئەشکێتەوە دوایی ئەگەر ئەزانی وەزنی سووک بووە ئەبێ بەدەست خواردنی بیتێ. کاک گەندوری لای تۆ بەچەنە کاک کوردیشگامە من کۆکتێلم لا نییە بەڕێز من لە ماڵەوەم بەداخەوە من نیمە غەندور بۆ فرۆشتن. کاک سەروەت قەهار کاک سۆران سوپاس بۆ زانای من لە خزمەتان بەڕاستی زۆر جەنابەرگوم من سوپاسیەوەکەم کاکە سەروەت جا من لە خزمەتتانم گێها ئۆستس خورماخۆرە چۆن فول دەبێت من لە خورماخۆرە نازانم بەخوا کاک گۆز بە هیچ شێوەیەک میدیا ڕەحیم کاک سۆران ئێستا باشە بۆ هێلکەکردنی کۆتێ بەڵێ ئێستا زۆر باشیشە ینی زۆر باشە کاکە حمە شایانی نییە کاک یاسەمان کۆکتێلم هەیە هێلکە ناکات وەکو وتمان ئەمە باسەکەمان لەسەر ئەوەیە ئەم سێژ با بڵین خاڵ ئەگە بتوانی وەکو خۆی دابینیکەی بۆ تەیرەکە و ئەگەر تەمەنی تەواو بێت و هیچ کێشەیەکی کەی نەبێت توولەک نەبێت کێشەی نەبێت نەخۆش نەبێت بە تاکیدی لە ماوەیەکی کەما ئامادە ئەبێ و ئەتوانیت جووتیکەیت. ئێستا تەواو کاگە قەڵاقەڵا ئێستا کاتی جووتکردنیەتی ئێستا بە تەواتی کاتی جووتکردنی هەموو جۆرە تەیریەکە نەگەر کۆکتێل سەری خۆش بێ لێزان کوردیش کۆکتێلی وەحشی بەچەنە من کۆکتێل و هیچ شتێکم لا نییە ئێستا کوردیش من لە ماڵی خۆمام هەوڵێم بتوانم خزمەتان بکەم لە ڕێگەی هەر زانیاریەکە چ پرسیارێکە بێ من لە خزمەتام. کاکشاڵاو بەنسبەت بە ڕووناکی لێدانی تیشکی خۆر ڕاستەوخۆ لە کەناری پێویستە بۆ جووتبوون ئەی بەچکە پێویستی بە کاک شاڵاو مەرج نییە بەڕاستەوخۆ تیشکی خۆر بیا لە باڵندا خۆی شتێکی باشە ئەگەر ڕاستەوخۆی لێ با زۆر باشە بەڵام ئەگەر ئەوەش نەبێت لەبەرەوەی تۆ قەفەزەکان لە کاتی جووتکردن نابێت جیژیر بن نابێت بجوڵێن گرنگ ئەوەی تیشکی خۆر بەلایانی کەمەوە ڕۆژانە 15 دقا بێتە ناو ژووری تێرەکانتەوە ئەو 15 دقایە کافیە بەڵام بۆ بێچوو زۆر زەرورە کە جایەکەیتەوە لە دایک و باوەک یا لە دوای دوومانەوە هەتاو زۆر زەرورە لی بە شتێکی باشە ینی ئەگەر هەتاویش نەبێت دەتوانی ڤیتامین دیسری بیتێ کاک سەروەت کاک سۆران کە بەسەلامن شاڵا لێزار لەگەڵ خۆت دەێنی وەڵاهی کاک سەروەت جانجارێک کێشەکەمانەوەی لێرە قفڵ بووین جارێ بە بۆنێ ئەم لۆکداونەوە سەفەرکردن تۆزێ زەحمەتە ئیشەڵا با بزانین کەی ئەتوانین بگەڕێنەوە بزانین تاو کاتە ئیشەڵا چۆنە بێت. ناقمان مامەسە سۆران کەناری بەچکە لە قۆناغی توولەک کە ڕەنگی خەنەیی چی زۆرە سیلاکی بدێتێ باشە بلانکۆ ئسپانیۆلا باشترین سریلاکە لەگەڵ وایت درێ ئەوەمان نییەمە بەڵام بلانکۆ باشترین سریلاکە کە بی تێتوانین ڕەنگیشی لەگەڵات تێکەڵکەی بە بیست کێشەیەک دڵە گیان تێروحەبی عادی لای ئێمە جووتی بە بیستە ئێوە ئەیدەن بەچەند من نیمە بەداخەوە من ئێستا وەکو بە خێوکەر قسە ئەەکەم وەکو دوکانار قسە ناکەم من لە ئێستا لە کوردستان نیم نازانم ئەگەر لە دوکانەکەی منیش باسکەی من لەوێ نیم نازانم بەڕاستی وکوتم تێرەحوب هەیە جووتی بە 10,000 هەیە بە 8,000 هەیە بە 15,000 تێرەحوبی عادی و کەپی ئەوترێ عادیە ئوسترالی بچووکەکان بەڵێ کاک ئازا پیرۆ ڕێز و سڵاو مامسڵاو لە تۆش کاکە ئازا پیرۆژان چاو ماچەکەم کاک باوەڕ هەکە دوکانەکەتان لەکوێ دوکان ئێسەوەی وەکو دوکانەر قسەمان نەکردووە کاکە باوەڕنجان کاک بەرهەم باشە کاک سۆران جووتێ دیکەم هەیە نزیکەی 3 مانگە لامە هێلکەی نەکردووە نێر و مێشن وەکو وتمان ئەم 3 خاڵە ئەگەر بتوانی وەکو پێویست بۆ تێرەکانت دابینکەین لە 100 تا 100
لە 100 ئەگە کێشیان نەبێ، ئەگە توولەک نەبن، ئەگەر نەخۆش نەبن لە ماوەیەکی بەس ئەبێ بە شێوەیەکی تەدریجی. ئاگاتان لەبێ بەڕێزان شێوەی تەدریجی. ئێمە هاتینەوە ئێرە خۆتان بینیتان لە کاتژمێر 4:30 ئێوارە بۆ 4:30 و 4:05 دنیا تاریکە بووی. ترم کەناریانە ئەنووستن لەگەڵ سیسکن هەتاکەی هەتا 6 تا 7:30 بەیانی، چکە دنیا تاریکە بوو، ئەو کاتەش دنیا ڕووناکە بووە. وردە وردە پلەی گەرەوامان زیا کرد، زایدەن ڕووناچیمان بۆ زیا کرد، زایدەن دیسریمان نابە میەکان، ڤیتامینی ئیمان نابە نێرەکان، ماشەڵڵا هەمووی ئێستا هێلانەیان چنیوە. بەرم کاک سەرخێڵ، کاک سۆران سڵاو سڵاو لە بەڕێزیشت. باشترین خواردن بۆ بێچووی کەناری کاتێک لێلکە دەرئەچێت چییە؟ سوپاس. تۆوی چەکەرە زۆر چاکە، سریلاک لەگەڵ سریلاکە تێکەڵیکەی لەگەڵ تێکەڵەیەکی باش. ئەگەر ئەمانە نەبوو ئەتوانی تا 5 ڕۆژی تەمەنی بێچووەکان کە لە هێلکاڵێن تا 5 ڕۆژ هێلکەی کوڵاویان بە بەردەوامی ئەیتێ. لە دوای 5 ڕۆژیەوە لەگەڵ یاتوانی کەرەوز، بیبەری سەوزی شیرین یا سووری شیرین جیاواز نییە بە پێی جۆری تەیرەکە، بیبەری سەوز یاخود خەیاریش ئەمانەی ئەیتێ. بۆچی؟ وردە ورد بۆ ئەوەی بە بۆنەی هێلکەکەوە هێلکە کوڵاوەکەەوە بێچووەکان تووشی قەبزی نەبن. کا کوردیش گامە چۆن بزانم غەندور چەند مانگە؟ زۆر زەحمەتە بیزانی کا کوردیش ئیلامەگەر ئەڵقەی لە قاچابێ. لێزان تورک کاک سۆران من لە بەیتونە تەیر بەخێو دەکەم، بەڵام لە هاوین ڕادەی شێکەمە شمداناوە، چارەسەر چییە؟ ئەگەر مەبەستە ئەوەیە لە بەیتونەکەم شێکەمە لە هاوینەوە جووتی کردوون، ئەگەر باسی جووتکردن بوو، چکە شێ بەس دەکاتی جووتکردنا پێویستە کە بیهێلکەیان نەبێ بۆی هێلکەکان هەڵبێن. ئەگەر مەبەستە ئەوەیە ئەتوانی جیازێگەیە هی بۆنی پێڵێن لە بازار هەیە لە کوردستان لە 10,000ەوەی تا 35,000 ئەتوانی ئەوەیان بۆ دانیت و بەوە شیان بۆ زیاب بکەیت. بەڵام ئەجینا وەکوتر لە قۆناغەکانی کەیا شێ زەڕور نییە تەیر شێژ نەبێت، زۆر ئاساییە. کەیتی یەک ڕیکسی کۆکتێل ماڵی بەس ئەگەر چی بکەم چاک ئەبێ؟ کۆکتێلی ماڵی بەس قەپ ئەگەری چی بکەم باشە؟ ئەبێ ڕای بێنیت، ئەبێ ئەو لەوانەیە مەسەمڵین لەگەڵ یا خەریک بی، بەڕاستی ئەوە تۆزێ قورسە، بەڵام ئەتوانی وردە وردە لەگەڵ یا خەریک بی، تووڕێی نەکەی بزانە چی پێخۆشە بۆی بکەی، برسی بکەی، وردە وردە خواردنی بێتێت تا لەگەڵ تا ڕایەت ئیتر هەنێکیان وان لێ دەنوک ناگرن یا قەب ناگرن و خۆ و توتە قەب بەدانەگیرێ بەز ئەو دەنووکی هەیە ئێمە پێڵێن دەنوک ئەگرێ، ئەتوانی وردە وردە تا وای لێبێنی لەگەڵ تا ئاشنا بێت و دەنوک لێ نەگرێ. دانیا بۆ کەناری قاچی شەل بێت چی باشە؟ قاچی شەل بێت. آخر هۆکاری شەلبوونەکەی چییە؟ ئەگەر هۆکاری شەلبوونەکەی هەلوا بوو یا شکا بێت و بە خواری هاتبێتەوە هیچ هەلێکی نییە، بەڵام ئەتوانین بزانین هۆکاری شەلبوونەکەی چییە؟ کاگازا پیرۆ مامۆستاوا هەست ئەەکەم لبادەکە بووە مۆزوع وا خەریکە دنیا هەمووی لەسەر لبادەکە. کاک ئازاد وەڵی ئەو لبادەم بیرم چوو داوایکەم بۆ تەیرەکانی خۆم لە شتەکانم لە ئیتالیا داوا کرد، تەنانەت بۆشی گەڕاوام زانیت داوام کردووە هەمووی خەتای تۆش بوو. کێشە نییە، ببێت و نەبێت کێشەی نییە. ناغمان کیلۆی بە چەندە مامۆستا سریلاکە؟ ئێستا بە 10,000 هەیە لە بازار ڕیژەیە، بیکڕە زۆر چاکە. دانیا تکایە ناونیشانتان لەکوێیە؟ کاگازا پیرۆ منەمەوەکو دوکانارم لایڤە ناکەمەوە بەڕێزان، ناونیشانیش نیەم، لە ماڵی خۆم و دانیشتوم چاوی منن. باشترین نوعی غەندور چییە؟ هەموو نوعەکانی باشە، باشترینیانەوەی کە تۆ حەزت لێیەتی، شتێک نییە بە ناوی باشترینیەوە یا چاکترین. باشترین و جوانترینیان ئەوەیە کە خۆت حەزت لێیەتی و چێژی لێبینی. لێزان تورک بەڵێ جووتم کردووە، تەواو مەگەر جووتێک کردبێتن کە هێلکەیان کردبێت ئەتوانی ئاوی مەلایان بۆ دابنی، ئاوی مەلە 6 زیاکە، ئاوی مەلایان بۆ دانی ڕۆژانە بامەلە بکەن، لە قەفەزەکەشیانە بۆیان دانی هەر لە ناوە خۆی ڕوتوبە دروست دەکات. کاک شاڵاو کەناری ڕێد براون مۆزایکم هەیە لە نام
ئامادەکردنیاندان بەڵام سیلاگەکەی ڕێفاکتەری تایە ئاسان نەخێر ئەگەر مۆزاییک بێ نابێت تیا بێ کاک شاڵاو بۆ مێکە 2 هەفتە و تومانە پێشەوەی هێلکە بکات نابێ بەی شێوەی ڕەنگی بیتێ زائیدەن لە دوای ئەوەش کە بێچۆکانیە تا بێچۆکان تەمەنیانە بێ بە 42 ڕۆژ نابێ هیچ جۆر ڕەنگیشان بیتێ. ناونیشانتان لەکوێ وەڵی ناونیشانم نییە ئێستا من لە کوردستان نیم کاک ئێستا حالیەن ئەحمەد 097 مەلام کاک سۆران مەلام سەلام لە تۆش کاکم 2 پرسیارم هەیە فەرموو. 1 ئەم کاتە باشە بۆ ئینتاجی کەناری بەڵێ زۆر باشە. 2 کۆکتێلی ماڵی بۆ ئینتاجی خراپ بۆ نەخێر هیچ خراپ نییە زۆر ئاساییە ئەم قسەی کە ئەکرێڵن کۆکتێلی ماڵی ئینتاجی لێ ناگرێ ئەمە ڕاز نییە. کۆکتێلی وەحشیژەیە کە پێی ئەوترێ وەحشیانی ماڵی نییە ئەوش هەیە خەڵگەیە بێچووی ناتوانێت ئینتاجی ناتوانێت لێ بگرێ. ئەنی شەرد نییە هیوایە مەسان بڵین ماڵی و بێچووی لێ ئەگرێ هیوایە ماڵی نیە و بێچووی لێ ناگرێ پێچوانەکە شێر ڕاستە بەس ئێشی نایە دەنوگەکەی زۆر ئاسایی ئەگەر ئێشی ناو دەنوگەکەی توانی کووتم وردەوردە لەگەڵ یا قەریبی و ڕایبێنی تا ئەهۆن ئەبێتەوە. کاک شاڵا و کاک سۆرانجان بەنیسبەت بە خۆراک لە کاتی ئامادەکردنی کەناری خواردنە بدرێتێ پێیان ئەگەر مۆزاییک بێ کاک شاڵا و نەخێر مۆزاییک ئەڵی فرێژ مەبەسمان لەوەیە نە سەوزە نە میوەی نابێ بیتێ تەنانەت زەردەنی هێلکەشی نابێ بیتێ نابێت تۆشێلمی بیتێ بۆ کەناری مۆزاییک تاوکووتمان بێچۆکانی تەمەنێ بێ بە 42 ڕۆژ دایک و باوکەش کە ئەچنە قۆناغی توولەکەەوە جاریش کە ئەنج ئایان نیتێ. GH ئۆستس خورماخۆرە چۆن فول دەبێت جاسەر من لە خورماخۆرە نازانم بەداخەوە داوای لێبوردنەکەم با لە خۆم و هیچ نەڵم بەڵام وەکو ئامادەکردن حازربوون بۆ فولبوون هەر هەمان شێوەی کەناری و زێبرا و هەموو تەیرەکانی کە هیچ جیاوازیی نییە. قەڵاقەڵا کۆکتێل نەخۆش بێ چی بیتێ چاک ئەبێت ئەبێ بزانی نەخۆشیەکەی چییە و بەچی تووشی بۆ و کاتە ئەتوانین بڵێ چی بیتێ باشە بەڵام ئەگەر نەزانی چیە و ئەوەیە چای گوڵەبەیبوون هەیە بیتێ باشە زۆر نوعی چا تەبیعەکان هەیە بیتێ سوودی لێبینێ و هیچ زەرەریشی نییە و سروشتیە و زۆر چاکە لێزان دەست خۆش من لە خزمەتام کیتی بەعام کۆکتێلیان غەندور هەردووکیان باشن کاکە کەوتۆتە سەر خۆت حەزی لە چیە ئەویان باشتە. وەڵا پیاوم کاکوردیژەوە سمێڵیشمان بەوازان بە سمێڵیش نییە خۆی من سپاسە ئەەکەم تۆ چای منی دانیا ناونیشانتان لەکوێیە لێزانتری سلێمانی ئازادی مۆ دوکانی ژمارەدا سپاس لێزانقان حەزب ینی ئێمە ئەمە بەڕێزان کە ئێمە ئەم لایڤانە ئەەکەینەوە یاخودە جبابەتێکەکەین ئەگەر مەبەسمان ڕیکلامکردن بێ بۆ دوکان بۆ شتێ بەلای دوکانەوە زۆر ئاسایی بڵاوێکەینەوە بەڵام وەکو بەخێوکەر پێم خۆش نییە بەخێوکردن و دوکان تێکەڵ بکەین کچکە دووشتی جیاواز و پێویستیشمان بۆ نییە بەڕاستی من زۆر سپاسی لێزانخانەکەم یاک نازانم داوای لێبوردنەکەم ئەگەر پیا و با بڵین نێرینە و مینەمان لێ تێکچێت چکە یەکەم جارمانە لەم یوتوبە لایڤ ئەەکەینەوە گرنگ ئەوەیە ئێمە بتوانین سوود ببینین زۆر سپاسی هەموو شتانەکەم کە ئاگەحمەد وایە وەڵات چونکە من خۆم کۆکتێلی ماڵی تاجم لێگرتووە یەک نەبوو قسەکەت وایە دەستە من لە خزمەتانم کاک ئەحمەد گیان کاک شاڵاو دەست خۆش بێ زۆر سپاس لە خزمەتان کاکە شاڵاو گیان هەچ پرسیارێکە بێ لە خزمەتان من کاک بەرهەم کاک سۆران نێرەکە مخلی بوو مانگێکە گوڕی مەچێکە گاشیان هیچ عیبی نییە مخلی بوو مانگێکە کوری ماچی گاشیان گۆڕی ومە هیچ جێگاشیان ئەیبینێ کەواتە چاوەڕێکە چکە کاتی ئەوێت زۆر ئاساییانی پێی ئەچێت ئێسەمەەوە کەنارانەی جوتم کرد خۆشەر نییە هەمووی لە ماوەی هەفتەیەگا 10 ڕۆژە هێلکە بکە ناغمان ناوی سلاکە چی بوومە مەسابورە بلانکۆ سپانیۆلا لە هەمووی باشتەیەەکە ناغمان کەیتیەک تۆ خۆبیچی ئەکردی من خۆم بم کەناری ئەکڕم کەناری سووروانە چکە خۆم حەزم لە کەناریە من بە حەزی خۆم بۆ حەزی خۆم ئەیکڕم من حەزم لە کەناریە کەناری ئەکڕم کەناری سوورە مەسەن بڵین کۆمەڵێ تێری ترێ حەزم لێتی بە زەوانە ئەکڕم کە خۆم چێژی لێ بینم و با بڵین ئەشتوانم بەخێوی کەم
کاک سەرخێڵ سوودم زۆر لە ڕێنمایەکانت وەرگرتووە هەر سەرکەوتوو بیتەمە زۆر سپاس کاکە سەرخەجا من لە خزمەتتان کاکە ڕێبەر سڵاو لە بەڕێزیشت نۆکس ئۆک ئەرێما مەساجان ئەبێ یەک باڵندە بەتەنیا لە ماڵ بێ گوناحنێ نەخێر هیچ گوناح نییە و زۆر باشە چکە تۆ ئەو کاتە مەیلێ زیاتر ئااتێ زیاتر هۆگری خۆتە بێ زۆر ئاساییە کەیت یەک مامە هەر کۆکتێلەکەم دەرئەکەم یەکسەر ئەچێتە سەر کەنتۆر باڵیان چی بکەم ئەبێ باڵی ببەستی لە هەموو شتێک باش شتێکە باڵی ببەستە تا بە تەواتی ڕایەت بۆ ئەوەی کە زیاتر لەگە خۆتا بمێنێتەوە دوایی کە ڕاهات و ئەهۆن بۆوە ئەتوانی باڵی بکەیتەوە کاک بەرەم زۆر سپاس لە خزمەتتام کەیتێک ئاخر لە نیوان کۆکتێل و غەندور چی ئەکڕی وەڵڵا ئەخر ئەوە کەوتۆتە سەر من ناتوانم بڵم کۆکتێل لەوانەیە خۆشتر بێ ئەهوەنتر بێت لە غەندور بەڵام ئەوەی غەندور حرەکەی زیاتری شاری ئەکەوت تام و چێژێکی خۆی هەیە بۆیە من ناتوانم بڵێم کامیان کەناری بە چەند کڕیوتە من کەنارەکانی خۆم تاچی تقریبن تایەتی 100 ئۆیرۆ کەوتووە تایەتی 200 ئۆیرۆ کەوتووە تایەتی 300 ئۆیرۆ کەوتووە کاک ڕابیر ملیک سڵاو لە بەڕێزیشت کاکە ڕابیرجان من بۆ خۆشی خۆم کڕیمەوە تێرانە حەزم لێتی هیچ شتێکی کەم نییە لە باڵندە نەبێت مسارە حەزەکەی پاسکیلێکم بەری هاتوچوی پێ بکەم کێشەم نییە بەڵام بۆ باڵندەوانی کەیتی مامە گیان کەناری ماڵی ئەبێ بەڵێ کەناریش ماڵی ئەبێت هەموو تەیرێک ماڵی ئەبێت تەیر نییە ماڵی نەبێت ئۆست کەناریەکم توولەک بووە وەک جاران ناخوێنێ ئەتیادێکە کەناری هەچ تەیرێکە توولەک بوو ناخوێنێت یان ئەمە شتێکی ئەتیادیە ئەنکە چوە قۆناغی توولەکەوە کە پەڕەکەی گۆڕی ینی پەڕی فڕیا بۆ دروستکردنەوەی پەڕی تازە بە هیچ شێوەیەک ناخوێنێت ئەتیادیەوە مستەفا عەلی سلام و عەلەیکم عەلەیکم سەلام کاک سۆران پرسیارم هەبوو ئەزیەت نەبێ لە بۆ مریشک و کەڵەشێر براهام باشەوە پرسیارەکەم هەیە مریشک و شێری براهام وایە زوو نەخۆش دەکەوێ مامە نەخێر کاک مستەفا گیان بە هیچ شێوەیە گوانیە یعنی ئەمە قسەی چییە ئەمە پەیوەندی بەو خۆراکەوە هەیە کە ئەیەیتێ پەیوەندی بەو جۆرە بەخێوکردنەوە هەیە کە بەخێوی ئەەکەی ئاجینا هیچ شتێک بەقەدە کەڵەشێر و مریشک بەهێز نییە من کەڵەشێر و مریشکم هەبووە ڤیدۆم هەیە با بڵێن جاران لایب نەبوو ڤیدۆم هەیە ڕسمم هەیە دامناوە لە ناقص 15 دەرەجە لە دەرەوە بوون لە 40 دەرەجەی ئەوروپا کە زۆر لە کوردستان گەرمترێکە لە بەرەوەی 6 زۆرە 36 دەرەجە 37 دەرەجەی ئێرە بەقەدەر پەنجابلەکەی کوردستان گەرمترێکە لە بەرەوەی 6 زۆرە بەڵام لە دەرەوە بوون و هیچ کێشەشم نەبووە بە هیچ شێوەیەک پەیوەندی بە خۆراک و جۆری ڕاگرتنەکەیەوە هەیە ئەوەی کە ئەڵێ مەسەڵەن بڵێن چ کۆترە چ مریشکە بە هەموو جۆرەکانیەوە هیچی قورس نییە و نەخۆش کەوتن چیان ئەمە بەعکسەوە ئەمە ئێستا لۆکداونە ئەجنا ئەچووم لەو کۆمەڵانە بۆ مەگرتن لە دەرەوە بەم سەرمایە لە دەرەوە کەڵەشێر و مریشکی لێ و تەیری کەشی لێ یەک تکایە ڤیدیۆ بکە لەسەر ماکردنی کۆکتێل گەورە بەسەر مشکلەی من لەوە من زیاتر حەزم لە بەرهەمهێنانە نەک لە ماڵی کردن وابزانم هەمووشتان هەستان بۆ کردو من حەزم لێ هەست تەیرێکمە بێ بەرهەمی لێ بگرم لەوەی کە ماڵی بکەم و ئەوە بێ بەڵام بەسەر چاو هەوڵی ئەوەش ئەین کاک سۆران لەوەتەی کەناری بەخێو دەکەم بە سروشتی بەخێویان واتە بێ ڕووناکی دەستکرد و گڵۆب کە ڕۆژ بۆ ڕووناکەوە کە تاریک بوو تاریک دەبێت ڕای بەڕێزە لەسەر ئەو ئەوە لەسە تاسەد ئەوە ستایلێکی تەواو ڕاستە کاکە سەروەت ئەوە لە 100 تەواوە و هیچ گومانێک و قسەیەکی لەسەر نییە خۆی ئەبێ وابێت کاک حەمە ئیبراهیم کاک سۆران گیان سڵاو لە بەڕێزیشت لە قۆناغی توولەک پلەی گەرمی چەند بێت باشە و چی بدرێتێ بە باڵندە باشە زۆر سپا ئێمە باسی قۆناغی توولەکمان کردووە هەر لێرەشە لە یوتیوبیشە هەمانە لە ساڵی 2011 شا باسمان کردووە ئیشەڵڵا هەوڵەیەم لینکەکەی و بەدابنێم کاک مستەفا
سیەتم دای دەستخۆش یاڵا بزانم مشک و کەڵەشێری ئەسڵ نە بەخوا لەگەم بریشک و کەڵەشێرا ناتوانم چکە بێ شوێنم هەبێت لەوێ شوێنم نییە من لە خزمەتتان تۆ چاویمنی کاغۆت چۆن فولی بکەمەوە وەکوتم بەو سێ ڕێگایە خۆراک پلەی گەرما ڕووناکی بەو سێشتا ینی خۆراکێکی تەندروست پلەیەکی گەرمای تەندروست لەگەڵ ڕووناچیەک بە شێوەیە بێ کە ئەم بەپێی قۆناغەکەی کە باڵندەکەی تایە کەی تێک وەڵا ویستم کۆکتێلەکەم ماڵی کەم گرتم مرد زۆر خەفەتم خوارد بەس دانەیەکم هەیە زۆر لەوە باشتر لەخوا بەزابێ بۆ خۆشتان خۆش بن ئەویان تر قەزاوەڵایە ئاساییە گرنگەوەی سەدانەیەکە هەیە لەخوا بەزیابێ کوردی بۆ ئەوە نەکرا نەکەناری بۆ ئەوە نەگرانە کەناری کا کوردیش گامە هەیە لەو کەناریانەی من هەیە بە 10 ئۆیرۆژەیە بە 15 ئۆیرۆژەیە تۆ پرسیارێکە لە من کرد منیش بە ڕازگۆیی وەڵام مایتەوە هەیە کەناری مۆزاییک هەیە تاچی 500-600 ئۆیرۆشە کەناری ژەنگار هەیە هەر بە هەمان شێوە ئەمە کەوتۆتە سەر کوالیتێتەکەی کەوتۆتە سەرەوەی لە کێی ئەکڕی ئەمە باسی ئەوروپا ئاکەین ئێمە لە کوردستانیش وابزان نرخیان جێگیرە و ینی بە نزیکی یەک نرخی هەیە ینی زۆر واگران نییە بەس لێرە وایە بەڕێزان هیوادارین توانی بێتمان لە ڕێگەی ئەم یوتیوبۆ خزمەتان پێ بگەێنین و کێشەشمان کەمتر ببێتەوە و نەهاک بکرین و نە ڕیپۆرتیش بکرینەوە من سوپاسی ئێوەکەم داوای هەچ کەم و کوڕێکی شەکەم داوای لێبوردنەکەم لە هەچ کەم و کوڕێک هەبوو بێت ئێوە چای من نەگەر هەچ پرسیارێکی کەشە بێت ڕەت ئەمە چییە یاسمان ئەحمەد چیەوە ئەگەر کەسی برادێکی پرسیاریش کرد بێنەمان بینی بێت داوای لێبوردنەکەین ئێوە چای منن زۆر زۆر سپاستان دەکەم کە ئەم کاتتان لەگەڵا بردنینە سەر ئێوە چاوم منن هیوادارم کاتێکی خۆش بۆ موتان نیکستۆک کاک سۆرانجان دوو بەچکەی غەندورم کڕی گەورە کرد بەجێکیان ڕۆیشت فڕیەکێکیان ماوە یەکی من ماوە دەبەیەکی تر بۆ بکڕمیان بەتەنیا هیچ کێشەی نییە و توانی بە تەنیا دانی بەبێ هیچ کێشەیەک یەک دەنی کێشەی نییە بە تەنیا باشتێکە و زیاتر وەگری خۆتە بێ و زیاترە توانی ماڵیشی بکەیت من چایە وتان ماچەکەم کاکە حەمە ئیبراهیم کاک سۆران لە کاتی جیاکردنەوەی نێرومێ نێرەکان بەیەکەوە میەکان بەیەکەوە لە هەر باڵندەیەک بەیەکەوە بێ باشتێک ینی نێر و مێ بەیەکەوە بێ نێر بەجیابێ و مێ بەجیابێ باشتێکە زۆریش باشتەیە من مریشکم نییە کاکە یاسمانجان باسی مریشکشم نەکردووە بڵێم مریشکم هەیە دایمە ئەگەر بتوانی لە قۆناغی توولەکا بێ لە قۆناغی پشوا بێ نێرومێ جاکەیتەوە باشتەیە کەناریش باشە بۆ کڕین بەڵێ کاک کوردیش گەمەر کاگە زەما مەساوڵا تا هەموو هاوڕێیان فێری ئێرە بن زەحمەتە کاکە ئازاجان بەداخەوەت من شتەکە ئاوای لێهاتووە ئێوە چای منن زۆر زۆر سپاسانەکەم کووتمان داوای لێبوردنی شەکەین لە هەچ کەم و کوڕێگەر هەبوو بێ منیش خۆم لە فەیسبوکەکە باشتر ئەزانم و شارەزاترم بەڵامی تر شتەکە وای لێهاو من زۆر سپاسی هەمووتانەکەم و سپاس بۆ ئێوەش چای ومتان ماچەکەم و خواتان لەگەڵ